فەرماندەر ڕابێرت جۆنز دەڵێت هێزەکانی سووریای دموکرات لە شەڕ بۆ نێو ڕەقەدا باش دەستنە پێش. ڕزگارکردنی ڕەقە بەڕاستی گورزێکی گەلێک قورس بۆ سەر داعش دەبێت و ڕزگارکردن لە چنگی خلافەت لە سووریادا بە ئەنجام دەگەێنێت و لەگەڵ ڕزگاری مووسڵیش ئەوە دەبێتە شکستێکی سەرەکی داعش. شەڕ بۆ ڕەقە لە شەودایە بۆ ئەوەی لە بەرامبەر سێرەگرانی داعش خوان بپارێزن. لە ژێراڵای هێزەکانی سووریای دموکرات هاوبەندێکی پێکاتوو لە شەڕەوانانی کورد و عەرەب هەڵمەت بۆ گرتنەوەی شاری ڕەقە لە چنگ داعشیان دەست پێ کردووە. ئەو هێزە شەممە لە بەرەی بەشی ڕۆژاوای ڕەقەدا دەستی بە پێشڕەوی کرد. یعنی ئەvê şevêjî armancime jî ewa wekû pirsînekî taybet jî hatîne tîmekî taybet jî em evê şevê biçine pêşiye. لەو هەڵمەتەدا یەکینەکانی بەرخودانە شەنگاڵ کە گروپێک لە ئێزدیەکانی عێراقن لەو هەڵمەتەدا وەک پێشەنگ بۆ هێزەکانی سووریای دموکراتن و کاری هەڵگرتنەوەی مینەکان دەکەن. هەرێ زێمە هێزگیە بەش هێزگی پەروەردەکەی هێزگی تایبەتە یعنی ئەف گەرە ماناوی چاکۆژ هەردەم گەلمەیە ji ber em hêzê hera pêştirî em dimeşin hêzgî taybet hêzgî cudayvan hêzê diya em pêşiya xwe hemûyî amîne dikin her tiştî jî derdixin piştre qewetê Qesedê hem qewetê ji derve jî tê pişta merkirî. زۆربەی ئەو شەڕەوانانە گەنجن و خزم و کەسیان یان کوژراون یان لە ژێر دەسەڵاتداری داعشدان. شەڕەکە بۆ ئازادکردنی ڕەقە لە چنگ توریستانی داعش کە خەڵکی ئێمەیان بە زۆرە ملیوە دەرناو منداڵیان دەرکرد و ژنەکانیان بە بێهاوسەر هێشتەوە. ڕزگارکردنی شارەکە نزیکە. ئەو هەڵمەتە لە کاتێکدا کە هێزەکانی سووریای دموکرات پێشڕەوێکی لە نەکاو سەرکەوتوانیان بە نێو دیواری مێژووی شارەکەدا ئەنجامدا. لەو کاتەوە پێشڕەوی بە هێواشی دەچێتە پێش.